سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیاری پێشووی وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە لێدانی لەزگا بۆ تەکسی و ناساندنی شۆفێرانی تەکسی لە 2019 لە مانگی یەکەوە ئەم بڕیارە دەرچووە. ئەوە خەریکە 2 ساڵ تەواو دەبێت، بەڵام پرۆسەی بەلەزگەکردنی تەکسی بەهۆی کۆرۆناوە وەستا بوو. ئێستا وەزارەتی گواستنەوە دەڵێت تا 1/5 دوامۆڵەتە بۆ ئەو کەسانێک کە تاوەکو ئێستا تەکسیەکانیان لەزگەیان لێ نەداوە. بابزانی شۆفێرانی تەکسی سەبارەت بە پرۆسەکە چی دەڵێن و ئەو گرفتانەی کە بوونەتە ینی لەمپەر لە بەردەم جێبەجێکردنی ئەو پرۆسەیە چییە؟ ئایا ئەم مەوڵەتەی دانراوە هەموار دەکرێتەوە یاخودنا؟ سەبارەت بە لەزگە پرۆسەکە دەستی پێکردوتەوە، دڵتان خۆش بوو یان خراپ بوو؟ دوو سەری هەیە، ئەم باشەکەی هەیە ئەم خراپەکەی هەیە. باشە باشەکەی لەوەیە نانی ئێرکانە لەو حالەتەی تەکسی داخلی و خارجی جایز دەکرێت جیاواز دەبێت. لە حالەتی دووەم ئەمە لێرکانە زەرەرمەندی لەبەرەوەی ئەمە خەتەکمانەیە دەچینە دهۆک و زاخۆ زەرەرمەندن. هەفتەی جارێک بیتم مشکلە نییە کە دێنە لێندەر نەفەری زاخۆی لە زاخۆی لە تورکیای دێنەوە لە هەر دەوڵەتێکی دێنەوە ئیبراهیم خەلیلی کە نەفەری وەردەگرن ناتانی ببێنە کەرکوشەیە کەوای دەبێ و کێشەیە چارە سەربی ئەو کێشەیە تێبینیت کە چیە تۆ دەڵی تێبینیمەیە کاکەمارانە من یەک شتەیە ئەو لەزگەیە بە من باش نییە دەزانین و باش نییە لەبەرەوەی پێم باش نییە ئێستا من احتیمالە هەفتەی 1 ڕۆژ بەبەرم کەوی لە مەکتەبێ بەڵام ئەو کات ڕێژەی تەکسی کەم دەبێتەوە. ئێستا خەڵکێکی زۆر شۆفێری تەکسی دەکا ئیشی دووەمی ڕاز دەکەی بەس بەخۆی ئیشەکە نییە ئەگەر نەبی ئیش بەچەکە ئەوە دەبیت کێشەکەم دەبیتەوە کێشەکەم نابێتەوە بەخۆی ئیشەکە نییە. ئەم ئێستاکە هەفتەی 1 ڕۆژ بەبەرم بکەوی لێرە بچم سارێ لەمارە ڕاگرم 1 هەفتە تا نێمەوە ئێرت یانی پێدوانی دەرفەتی ئیش زیاتر بکە. ناوەڵە تۆ شەروات دەڵێ یان بە پێچەوەنەوە دەرفەتی وەزارەتی گواستنەوە دەڵێ دەرفەتی ئیش زیاتر دەبی. خەڵکێکی زۆر هەیە ئیشی دووەمی تەکسیدی ئەوان نایە لە نیش بکە. باشە باشتر دەبی؟ باشتر دەبی شەڵە. ئەتو لەزگەر لێداوە لە تەکسیەکە؟ ناوەڵە بەس بە تەمامە لێدەم. بە تەمای لێدا. لە هەولێر زیاتر لە 30,000 تەکسی هەیە، لە سلێمانی زیاتر لە 20,000 لە دهۆک زیاتر لە 15,000 تەکسی هەیە. ئەمە ژمارەکە ئەگەر کۆی بکەینەوە زیاتر لە 70,000 تەکسی لە نێو هەرێمی کوردستان هەیە. ئێمە ئێستا لە بەردەم ئەو کۆمپانیایین کە ئەرکی لێدانی لەزگەی لەخۆ گرتووە، وەکو گوتمان لە 2019ەوە لە سەرەتاکانی 2019ەوە ئەو پرۆسەیە دەستی پێ کردووە. بەڵام بەهۆی کۆرۆنە بربەستی گەورە دروست بوو کە پرۆسەی لێدانی لەزگە لە تەکسی وەستا. ئەمەش تا ڕادەیەک خاوەن شۆفێرەکانی تەکسی سار کردەوە پێیان وابوو کە ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت با بچینە لای خاوەنی کۆمپانیا ماندوو نەبی سڵاوت بێبێ. ئێستا تەکسێکی زۆر دێ لەزگەی لێبدایان کەم بووە کەم دێ ئێستا کەم بووە کەم بوو ئێستا لە پاش کۆرۆنە لە پاش کۆرۆنای کەم بووە. چیەوە کار چییە؟ هۆکاریەوە برێن لەبەر ئەو نەخۆشەی ئیشەکەمان ڕاوەستا ئیدی کە دەستی پێکردەوە ئیشەکە بە سستی دەڕاتن لە بەرچ بە سستی دەڕۆ هۆکارەکان چییە؟ حکوومەت بڕیارەکی دەرکردیە دەڵێ نابی تەکسی بمینێ بێ لەزگا دەبی ڕێخستنەوەیان بۆ بکرێ بۆ بە سستی دەڕوە خەلەل لە چدایە؟ خەلەل لە برا شوفێرەکانە برا شوفێرەکە ناسم معاملاتی خۆیان بکەن ئیشەکەی خۆیان ڕایی بکەن. باشە ئێستا دەبینم تا ڕادەیەک تەکسێکی کەم دێ لەزگە لێ دەدەم کەوای دەرفەتەکی باشە هەر کەسێک بێ و معاملەی بکە قەلەباڵغی دروست نەکات دوات. بەێ قەرەباڵغی دروست نابێ ئێستا دەست پێ معاملاتەکانیان بکەن ئیدی چۆلە دوایە کە قەرەباڵغ بوو ئیدی ئیشەکانیان بە زەحمەتر دەکەویتن. باشە حاجی ژیان تو خاوەن شۆفێری تەکسی وانە تەکسی تەیە لەزگەی لێ دەدەی کۆ لەزگەی لێ دەدەی کۆ لەزگەی لێ وڵاسەنەکە ناکەنەوە تا لەزگەی نەدەی کەوایە مرور ناچارت دەکات مرور ناچارت دەکا بیکەیت. بەڕای من لەزگەی لێدانی تەکسی لە حاڵەت باشە بۆ کاری شوفێری هەندێک کەس پیشەی خۆی بەدیار دەکەی نمونێستم پیش دەرفەتی کار زیاد دەبی کابراایکی گەنجە کاری نەبووە ئیشی دەست ناکەوی ڕەنگە بتوانانی تەکسیە بکڕێ کاری تەکسی پێکە بەس هەندێک شتێ ئێستا لە واقعیەت بکۆڵینەوە مۆسف کە مۆسف حکوومەت تاکسی دەشوە
ناتوانانی ئیکانی خۆی پەیداکە باشە تۆ باسی ئەوەت کرد گوتت پێشنیازەکە بوو گوتت عەداتە بێ. پێشنیازەکەم لەگەڵ ئەوەی کە لەزگەی لێ دەدەین لەزگەی تەکسی بۆ نمونە حەدادێک دانێن نە من حەقی هاوڵاتی خۆم نە هاوڵاتی عەقی من بخوا عەدادەکە باشە ژمێریاری بە کیلۆمەتر بە گریمان لە بۆ ئێستا فرت و فێر هەیە بەخوا جاری وای هەیە لە بازار هەیە نەفەر کە دەست لە تەکسی ڕادەگری کابرا بۆ شوێنێک 5,000 ئیستقلال وەسعەکەی دەکات باشتی دەیبە هەبوو بە ئیستقلال بووە لە 5 بوویتە 8 لە 5 بوویتە 8 بەڵام ئەگەر ژمێریاری عەدادەکە بێ وا نابێت. زۆر شوفێر تەکسی ئێستا لێرە ڕەنگە ئەم ڕەنگە بەخۆ ممکن بی ڕەنگە یعنی شتێکە بەخۆم دیتبی ئیستقلالی وەسعەکەی جاری وای خەتش ئیستقلالی وەسعەکەی لەگەڵ کردیا. باشە زۆر باشە یعنی لە هەولێر وەکو گوتمان زیاتر لە 30,000 شۆفێری تەکسی هەیە هەر تەکسی هەیە ینی کاری تەکسی دەکەن بەڵام بە جێبەجێکردنی ئەم بڕیارە تەوەقع دەکرێت ژمارەی تەکسی شۆفێری تەکسی لە کوردستان لە هەولێر لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان کەم بێتەوە. بۆچی چووکە وەکو باسی لێوە دەکرێت زۆربەی ئەوانەیە ئێستا کاری تەکسی دەکەن هەم فەرمانبەرن لە حکوومەت هەم کاری تەکسی دەکەن. باشە پێم بڵێ ئەو تەکسی تۆیە وانە کۆ لەزگەی لێ بدەیت وڵە خۆت بڕیارێک دەری کرێ مەژدم جێبەجێ ناچار بوو ینی شەر بۆ خۆت ویست تەمە ناچارە گەنا ئەوە پێویست ناکەن لێ نادەین ینی کەس پێ گوتی لەزگەی لێدا بە قرارەکە دەرچێت کەس پێ گوتیانی پێگوتن بەس قرارەکە دەرچوو معنە مەژدوو چ عالمی ئێستا پێت باشتر نییە ڕقەمت هەیە ناوت هەیە ئیتر زۆرشتان بەرێڵ باش پێشتر زۆر زار جێبیست دەبووین دەیانگۆ شۆفێرێک تەعادای لەسەر نشین کردیە خەڵکێک دەیگۆ کاکە ئەو شۆفێرە کاری تەکسی ناکە بەس مەبەستی خراپی هەیە تەکسی بەکاردێنی ئێستا پێت باش نییە تۆ لەگەڵ ئەو بڕیارەکەی حەز دەکەی جێبەجێبی بەرێوڵە باشە دەسوکانی یەکلات تو هەموو بەدیار دەکەی چەند ساڵێکی تۆ تەکسی دەکەی وڵای لە 97ەوە لە 97ەوە هەتا ئێستا پێی دەژی وڵە ناوەڵە ژیانە چوانی بەس تیشە چوانی بکەین پێش ئەو بڕیارەی وەزارەتی گواستنەوە گەیاندن هەر کەسێک بۆی هەبوو کاری شۆفێری تەکسی بکە بەڵام لە ئێستادا وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن بڕیاری لێداوە ناکرێ ئەمە یەکێکە لە شۆفێران کارتی کارکردنی تەکسی ناوشار کارتەکەی وەرگرتوتەوە پاش ئەوەی کە لەزگەی لە ئۆتۆمبیلەکەی داوە کارتێکی بەم شێوەیە پێدەدرێ ئەمە کارتی کارکردنی تاکسیە هەم بۆ پۆلیسی هاتوچۆ هەم بۆ لایەنی ئەمنی ئەم کارتە دەبێتە بەڵگەنامەیەکی گرنگ ئەوە بە چەند ڕۆژی دەرتینە ئەم کارتە ئەم کارتە یاوەلی چوینە دارێ مروری فۆرمە چەند ڕۆژی دەبە تقریبان 3 ڕۆژی دەبا 3 ڕۆژ باشە تۆ لەگەڵ ڕێخستنەوەی کارەکانی تەکسی لەگەر ڕێخستنەوەی نەبەس خۆی دایرەکان لێک دوورن مەسەن ئێستاچە بانقی فیدرالی مەسان بایەمەتری ئەو لە سەسیمەتریە باشە ماندوو نەبی سلامت بۆ لەزگەل لێنێداوە مامۆستامە تۆ شۆفێری تەکسی دەکەی ناکە موچەکەم 6 ڕۆژ جارێک بی کو دەتوانم یعنی ژیانی خۆم دابیارەی دەرچووە تۆ لەمە ناتوانانی شۆفێری بڵێ ئەمە ناتوانم ئەوە مڵچی من نییە ئەوە مڵچی من نییە من مامۆستامە باشە تۆ تەکسی تەیە داخلی یان خارجی خەتی هەولێر سلێمانی باشە بە لەزگەکردنی تەکسەکەت باشە شتێکی باشە بەس ئێستا خەت خارجی و داخلی وایە جوازکرایێ بەس دەڕێی ئەتو ئێستا لەزگە سۆرۆکی مە لە ڕێ خەت خارجیە ئەخرێشتا دەڵێن تەطبیق نەکرێت تەطبیق بکرێ باشتر نابێت ئێستا لەزگە ماکرێ باشتر دەبیت تەبعاان بەس ئێستا ئەوەشی مە لە خەتی سۆر ئاسۆی دەکاتن وەچیمە وەچ خەت خارجی دەڵێ کاکە ڕێگا لێ بگرن لە ڕێگا مەفرەزا هەبیتن سۆر جواز کرێت و بەوان جوازکرا خەت خارجی و داخلی جواز هەرکی پۆلیسی هاتوچۆیە تەبعاان دەبێت جیان کات باشە تۆ لە سلێمانیەوە نەفەردەینی یانیش لە هەولێرەوە لە هەولێر نەفەر دەبێنە سلێمانی ئێستا مشکلێکمانەیە لەوێندەرێ لەسەر تایمیە ئێستا نەفەر دەبێنە سلێمانی دا دەبەزێنین و دەگەڕین و بەتاڵی بەتاڵی بڵێ بەسەمە زەرەر نییە تەبعاان زەرەر 220 ساق زەرەری تێست کەوایە تۆ دەڵێیتە وەزارەتی گواستنەوە کاکە تۆ لەزگەت بڕیارەکەت داوە بەڵام دەبی ڕێکیش بخرێتەوە دەبێت ڕێک بخرێتن لە ڕێگا مەفرەزا بی مرور هاتسوابیتن لۆ ئەوەی جواز کرێتەوە داخلی و خارجی شۆفێری تەکسی لە چێش دەکەین لە کوێ لە کۆیە لە هەولێر مامەڵەکەت کرد بەڵێ لە کوێ هەزەکەم کرد لەگە بەڕادەکەی لە هەولێر چەند ڕۆژت پێ بچوو
وەڵام من لەمێژە چکە نەخۆشێکمەمە کە پێم نەکرات ئەو لەزگەی باشیان خراپە و بڕیارەی دەبی تەکسی لەزگەی لێ بدرێ وڵی ئێستا نازانم ڕەشی لێک جیا بکرێتەوە ئەوە بۆ شارە گچکەکان زۆر باشە خۆم لە خەتی ڕانی بووم لەبەر دەمی زانکۆکان و لاندێ شوێن بەڕاستی کەس نەدەهات بۆ گەراجەکان لەوێ تەکسیەکان بارن بەزەگەوە جیاکرێتەوە زۆر باش یانی تۆ لەگەڵ بڕیارەکەی زۆر باش دەڵێ زۆر باش بەڵێ باشە لە شار و شارۆچکەکانیش بە هەمان شێوە جێبەجێ دەبی و بڕیارە بەڵێ لە هەموو پارێزگاکان هەولێر سلێمانی دۆ هەرێکە بە شێوە خۆ دەزانم بەڵام بۆ نمونە ئێستا خەڵکێک کە دێ مامەڵەکەی ڕایی دەکات لە سۆران لە کۆیە لەو شوێنانە دێن بەڵێ هەمووی دێ ئێماش هەموو کارەکانی بۆ دەکەین بۆ نمونە ئیجازەکەی سۆران ئەمە دەینێن لە سۆران لە سۆران مۆڵیت خۆی دەگۆڕیان سلێمانیان کۆیان دهۆک هەر شوێنێک ڕۆژانە چەند کەس دێ ئێستا مامەڵەکانیان ڕایی دەکات ئێستا 50 تا 6 کەس دێتن لە بەردەوامی 50 تا 6 بەڵێ لەگەر بەستراوەتەوە بەناوکردن و نوێکردنەوەی سالیانە هەر کاتێک بەناوی دەکەیان سالیانەکە نوێ دەکاتەوە دەبێت ئیجباریان ئێستا زانیاری شۆفێری تەکسی لای ئێوە شەیە بەڵێ بەڵێ هەمووی هەیە یعنی بێجگە لە بایۆمەتری لای ئێوە شەیە نانا ئێمە دێن کە یەکەم جاریتی ئمە فۆرمەکەی بۆ پڕ دەکەینەوە حەسەب زانیاری شخصەکە ئێستا پێدەن موچەخۆری خۆی لەوانێ موچەخۆر بێ بڵێ موچەخۆر نیمە دەچی لە بانکی فیدرال دیار دەکات کە حاڵەتان نەبووە بڵێ موچەخۆر نیمە دوای زۆر کەس هەبووە گوتی موچەخۆر نیمە دوای گەڕایتەوە لێرە ئەنجامەکەی دەرچووە یان پێشمەرگە بووە یاخود پۆلیس بووە گوتمان نابی کارەکەی بۆ نەکراوە ئەمە پۆلیسی ئاچێ بازدەوە دەکات بەشێک لە شۆفێرانی تەکسی کە پێشتر کاری تەکسیان کردووە فەرمانبەر بوونە ینی بەپێی بڕیارەکەی وەزارتی ناوخۆ وەزارتی گواستنەوە ئەو کەسانەی کە موچەخۆرن لە سلکی ئەمری سەر بە وەزارتی ناوخۆن یا وەزارتی پێشمەرگان فەرمانبەرن لە یەکەوە تاوەکو پلەشەش ناکرێت کاری تەکسی بکە هەندێکیان دەڵێن ئێمە موچەخۆرنین بەڵام دیارە دواتر لە بایۆمەتری ناوەکانیان دەردەکەوێت ئەو کات ناچار ینی ئەو کارتی کاری تەکسیان بۆ ناکرێت تۆ شۆفێری تەکسی وانە کاری تەکسی دەکەیت 11 ساڵە 11 ساڵە بەێ موچەخۆریان نەخی موچەخۆرنی باشە ئێستا ئەو بڕیارەت پێ چۆنی حکوومەت بڕیارە لە بوومە باشە و خراپشە دیڵە خراپەکەم پێ بڵێ با لە خراپەکەەوە قسە بکەین ئەگەر شفێری خات لە داخلی ئیش بکاتن زەرمەندی دووەمین زەرمەندی دووەم بەێ لە خەت ئیش دەکە و لە داخلیش ئیش دەکە بەس مەمنوعە پۆلیس ڕێگای مەفرەزە دەست پێ نەکرەیە نییە بەڵام ئەخر هێشتا جێبەجێ نەکراوە بڕیارەکە جارێ سەرەتایە پەسەند کرایە پەسەند کرایە یانی تۆ ترسن لەوەیە ئەوانەی لە خەتی خارجین ترسنەوەیە لە زیاترن ئەوان لەمە زیاترن ئەوان زیاتر لە داخلیش دەکەن کەوای تۆ دەڵێتە پۆلیسیات چۆ تکایە ئاگادار بن کەس مافی کەس نەخۆ بالفعل زانیاری سەرەتایی شۆفێری تەکسی ئەوانەی کە کاری تەکسی دەکەن لە چەند بەڕێوەبەرایەتیەک فەرمانگەیە کارەکانیان ڕایی دەکرێت دەبێت زانیاریەکان تەنها لە شوێنێک نەبی لە بایۆمەتریە لە پۆلیسی هاتچۆیە لە ئاساییشە لە گواستنەوە و گەیاندنە بە شێوەیەک لە شێوەکان دێن مامەڵی خۆیان ڕایی دەکەن لە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتچۆی هەولێر وەک نمونە لە نهۆمی دووەم مامەڵی ئەو تەکسیانەی کە لەزگە لێ دەنیان ساڵنامە نوێ دەکەنەوە یان کڕین و فرۆشتنی پێ دەکرێت لەم شوێنەدا کارەکانیان ڕایی دەکرێت سێ پۆلیسی هاتوچۆ سێ کارمە لێرە خزمەت بە شۆفێرانی تەکسی دەکات لێرە داوایان لێ دەکات کە هەر کەم و کوڕێکیان هەبێ هەر گرفتەیان هەبێت چارەسەریان بۆ دەکەن لەزگەکانیان بۆ ینی ڕێو شوێنەکانی لەزگە لێدانیان بۆ ئاسانکاری دەکەن بەڕێز فازل لەگەڵمانە بەڕێز فازل تۆ وتەبێژی ئاگاداری ئەوەی کە چەند تەکسی هەیە لە هەرێمی کوردستان پێشتر قسە لەسەرەوە دەکرا 30,000 تەکسیەکە بێت بەڵام بەڕاستی چەند هزار تەکسیمان بەڵێ کاکەمانە لە هەرێمی کوردستانە من وەکو هەولێر قسە دەکەم لە هەولێر ئێمە 37,000 ئۆتۆمبیلی ساڵۆنمان هەیە کە کاری تەکسی دەکەن لە شاری هەولێر بەڵێ هەڵگری تابلۆی هەولێرە ژمارەکە 37,000 بەڵێ بەس لە هەولێر بەس لە هەولێر باشە زیاتر کەمتر ئیتر ئەوە ینی ڕێژەکە بەرز دەبێت کەم دەبێت نا ئێستا ڕێژەکە ڕاوەستاوە بەڵام ئەو ڕێژێکە هەشێک زار زۆرە چونکە لە بۆ شارێکی وەکو هەولێر کاگەر بڵین دانیشتوانەکەی 2 ملیۆن بێتن ئەگە حسابی بکەین بەپی حسابەت و ستانداردە جیهانەکان بێ بۆ هەر ملیۆنە کەس 1000 تەکسی پێویستە واتە بڵین 2000 تەکسی بەڵام لەبەرەوەی هۆی گواستنەوەی بە کۆمەڵمان نییە واتە نەترام و نە مترۆ و نە قیتارمانەیە و نەپاسی پێشکەوتمانەیە با 2000 تر با 4000 تریشە سەدانین با بڵێن 6000 تەکسی بێ کەواتە 31,000 دەمێنێتەوە زیادەکەی باشە کەوای ئەوەی کە جێی سەرنجە بایەخە ئەوەیە
لە زۆربەی وڵاتانی دنیا ستاندارێکەیە ڕێژەی دانیشتووە ملیۆنێک بێ 1000 تەکسی دەبێت لەو شارەدا بێت بەڵام لە کوردستان وەک دەزانرێ ینی پارێزگاری پێشوو باسی لەوە کە ڕێژەی دانیشتوانی هەولێر 3 ملیۆن نزیکەی 3 ملیۆن کەس دەبێت کەوای ئەمە پێویستیمان بە 3000 تەکسی 3000 ئەگەر وەکوتم لەبەرەوەی گواستنەوە بە کۆمەڵیشمان نییە تۆ 3000 کەس زیادکە 6 کەس زیادکە با بڵێ 9000 تەکسی بێ لە حاڵەتە ئەگەر ژمارەی دانیشتوان 3 ملیۆن بێت واتە 9000 لەوانێ سەر و زیادیش بێتن ئەوەی دەبێنێتەوە هەمووی زیادەکەیە 37000 لە چێ و 9000 لە چێ بەجێبەجێکردنی ئەو بڕیارە ئێستا چەند کەس هاتووە مامەڵی خۆی بکە ئێستاەوەی هاتووە تاکو ئێستا تقریبا نزیک بووە لە 4000 کەس ئەوە ئێستا 4000 تەکسی لەزگەی ڕێژەی زۆرمان ماوە 5 قات 6 قاتی ئەوەی ئەوی کە هاتووە باشە ئێستا وەزارەتی گواستنەوە نووسراوێکی کردووە بۆ وەزارەتی ناوخۆ دەڵێ دوا مەولەد یەکی پێنج دابنێن پێڕادەگەنەوە هەموو تەکسیە ئەو نووسراوە تاکو ئێستا نەگەیشتۆتە بەڕێوەبەراتەکانی هاتووە پڕیاری لەسەر نەدراوە بەڵام ئەگەر دەریش بچێتن بێگومان لە بۆ ماوەی ئەو 5-6 مانگەی کەدانراوە ئەو ژمارە زۆرەی کەماوە زۆر زەحمەتەکە ئێمە بە بەردەوامیش کار بکەین ناتوانین چکە لەوانەیە ڕۆژانە تۆ بتوانانی بە تایبەتی کۆمپانیاکەی کە لەزگە لە تەکسیەکانداتن لەوانە بتوانانی ڕۆژانە 200 تا 300 تەکسی مامەڵەکانیان ڕای بکاتن ئەگەر حساب بکەیت کە 1000 تەکسی ما بێ لەو کۆیان 3000 تەکسی بێگومان ماوەکە بەشی ناکە باشە سەبارەت بە ینی کارەکانی ئێوە ینی وەزارەت دەڵێ کۆمپانیا دەڵێ تەنانەت هاوڵاتیش دەڵێت ینی جێبەجێکردنی ئەو بڕیارە پەیوەندی بە پۆلیسیات چۆ هەیە بەڵام تاوەکو ئێستا ینی پۆلیس تا ڕادەیەک چاوپۆشی دەکات لەوەی کامران چاوپۆشی کردن نیە بەڵام خۆی خۆت دەزانی ئەو بڕیارە کە دەرچوو لە پارساڵەوە لە بۆ ماوەی چەند مانجێک ڕاگیرا بەهۆی ئەوەی مەسەلەی کۆرۆنا هاتە پێش خۆت دەزانێت ژیان وەستا بە شێوەیەکی گشتی لە دوای ئەوە ئێمە دەستمان کردەوە بە جێبەجێکردنی بڕیارەکە یعنی خۆی مبادرەکەش لە هاتوچۆ بوو بەڕاستی ئێمە دەستمان پێکردو چکە بە ضرور دەزانی سەرەتا بەر لە کەمکردنەوەی تەکسیەکان ڕێکیان بخەین چونکە ئەو زۆر و بۆرێکە هەیە ئەوە فەوزایەکی دروست کردووە سەرەتا گەرە هیچ نەبێتن تەکسیەکان یعنی شێوازی کارپێکردنیان و ئەوانە ڕێک بخرێتەوە ئینجا ژمارەکەیان کەم بکرێتەوە بۆی ئێمە دەستمان بە ڕێکارەکان کردەوە و ئێستا پۆلیسی هاتوچە لە مەفرەزەکانیش بە بەردەوام ڕێکاری یاسایی دەکەن ئەگەرنە ئەو ژمارە زۆرەی شوفێرانی تەکسی کە دەبینێ ئێستا هاتوونەتە بەڕێوەبەرهاتی هاتوچۆ لە خۆیانەوە نایەن بێگومان پۆلیسی هاتوچۆ ئیجباری کردوون بۆ ئەوەی بێن و لەزگە لە تەکسیەکانیان باش ئەوانەی کە تەکسی دەرەچین هاتوچۆ نێوان شارەکان دەکەن لە مەودووە ڕێگا دەدەن لە زگیان لێدا بێ قەدەغی بکەن نەفەر یان سەرنشینی شارێکی دیکە هێشتا نەکە ڕێک نەخراوە کاک کامەران هێشتا نەکە دەتوانین بڵێم لە سەتایەکی تەکسیەکان لە زگەکان لێ نەداوە بۆی تۆ ناکرد لە ئێستا بڕین لە مەودووە لە مەودووە بەڵام لە مەودە ئیلزام دەکرێن ینی کاتێک کە داخلی شار دەبن تەکسیەکانی خەتی دەرەوەی شارەکان بێگومان هەر لە بازگەکانەوە ئیلزام دەکرێن بۆی کە سەردانی هاتوچۆ بکەن ئەوانی ناو شار بە هەمان شێوە لە مەفرەزەکان کە دەگەنە ناو مەفرەزەکان ئیلزام دەکرێن و مستەمسەکاتیان لێ وەردەگیرە بە ئەوەی دەست بە معاملاتی لێدانی لەزگەکان باشە کەوایە هەر شۆفێرێکی تەکسی چونکە وەزارەتی گواستنەوە و گەیاندن داوای کردو لە وەزارەتی ناوخۆ تەکسیەکان لەزگەی لێ بدرێ مودەیەکی بۆ داناوە یەکی پێنج دوکات دەبێت بەڵام ئایا وەزارەتی ناوخۆ ڕای دیکەی دەبێت یاخودنا هەمواری دەکاتەوە یان نایکاتەوە بەڵام من دەمەوێت بەرچاوڕوونی بدەم بە شۆفێرانی تەکسی ئەوانەی کە دانوێ مامەڵەکانی خۆیان ڕایی بکەن دەبێت سەردانی گواستنەوە گەیاندن شەقامی پەروەردەیە لە هەولێر بانکی فیدرالی شەقامی 30 مەتریە نهێشتنی تاوان لە شەقامی 100 مەتریە ئاسایشی گەڕک بەشی مۆڵۆت لە شەقامی 120 مەتری گواستنەوە گەیاندن ئەوە هەر بە هەمان شێوە دەگەڕێتەوە ئەوێ دوای دەچێتە کۆمپانیا دوجار لەزگەی لێ دەدرێ واتە هەف شوێنەیە سەردانی بکە تاوەکو بە یەکجاری لەزگا لە ئۆتۆمبیلەکەی دەدات. لە دەستپێکی 2019 لە دەستپێکی ئەو ساڵەوە ینی ساڵی ڕابردوو بڕیاری وەزارەتی گواستنەوە گەیاندن بڕیاری وەزارەتی ناوخۆ سەبارەت بە لێدانی لەزگە دەرچوو بەشێک لە شۆفێران ینی ئەم کە گفتوگۆم لەگەڵ کردوون پێیان وایە کە ئەم بڕیارە لە ڕابردوو دەرچووە تاوەکو ئێستاوە خەریکە دەبێتە 2 ساڵ هیچ جێبەجێ نەکراوە بە شێوەیە کە ئەوان چاوەڕێیان دەکرد و بازار خەڵکێکی زۆر تەکسی دەفرۆش ترسی لەوە هەبوو بڕیارەکە بە تەواوەتی جێبەجێ بکرێت ئێستاش بەشێک لە شۆفێرانی تەکسی پێیان وایە کام بڕیارە ناچێتە بواری جێبەجێکردن بڕیارێکە حکوومەت داویەتی دواتر پەشیمان بۆتەوەی تر ئەوەندەی جێبەجێکراوە ئەوانی تر دەتوانن خۆیان لێ بپارێزن کاک عەبدولخالق
تۆ لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی بەرپرسی لە وەزارەتە پێمان بڵێ بەڕاست ینی بەشێک لە شۆفێران دەڵێن کاکەم بڕیارە بڕیاری لێدراوە بەڵام جێبەجێکردنەکەی زەحمەتە. نەخێوانە خۆی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر ئیشەکانی ڕاگرت ئێمە لە ناوەڕاستی مانجیەکی ئەم ساڵ 2020 هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دەستمان پێکرد بە لێدانی شتی و لۆگۆ لە تەکسیەکان کە ژمارەیە لە هەر سێ پارێزگاکان نزیکەی 7,000 تەکسیە ئەوە بوو ژمارەیەکی بەرچاومان ئیش کرد کە ئەو بوو لە دەی سێوە کە ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ خۆتان دەزانن دروستنەکردنی قەرەباڵغی و هەروەها سەردانی فەرمانەکانی کۆڕۆنا گرفت بووە. کۆڕۆنا گرفتێکی گەورە بوو گرفتی سەرەکیش بوو بۆ ڕاوەستانی ئیشەکە بەڵام ئێستا بە ڕێنمایی تەندروستی و دروستنەکردنی قەرەباڵغی لە هەموو فەرمانگەکان ئێستا لە یەکی یازدەوە بە فەرمانێکی وەزارەتی گواستنەوە گەیاندن بە ئاگاداری وەزارەتی ناوخۆش ئیش و کارەکە دەستی پێکردێتەوە بۆ تەواوکردنی هەموو تەکسیەکانی کەماوە. مۆڵەتان دیاری کردووە من جێبیستی 1.5 بوومە وەزارەتی گواستنەوە پێشنیازی کردووە 1.5 کۆتایی بە هەموو شتەکان بێن ساڵیدا. بەڵێ ئێمە وەک وەزارەتی گواستنەوە گەیاندن نووسرامان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کردووە چکە وەزارەتی ناوخۆ بەرپرسە لەوەی کە شوفێران ئاگادار بکاتەوە وەک بەیانێک دەردەچێت لە وەزارەتی ناوخۆ کە لە یەکی یازدەوە کە ئیشەکە دەست پێ کردو تا 1.5 پاش ئەم بەروارە دەبێت شوفێری تەکسی لە ناو شەقامەکاندا لێپێچینەوەی لەگەر بکرێت لەبەر ئەوەی سەرپێچیە کە تا ئەو بەروارە لۆگۆ شریت و لەزگەی لێ نەدابێت. باشە بەڵام زۆر کەس پێی وایە ڕاستە دەگوترێت ئەمە ڕێخستنەوەی کاری تەکسیە لە ڕووی ئەمنی لە ڕووی سەلامەتی لە ڕووی دەرفەتی دروستکردنی کار بۆ کەسانی بێکارن. خەڵکێک پێی وایە ینی ئەمە هیچ گۆڕانکاریەک دروست ناکە کێشەکانیش گەورەتر دەبن لەوەی کێشەکان کەمتر بکاتەوە. نەخێر خۆی ئەو پرۆژەیە خۆ دەزانی لە نێوان وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن دراستەتەکی باشی کراوە گرنگترین شت دەو پرۆژە ئەوەیە کە هەموو هاوڵاتیەک کە لەگەڵ هەر شوفێرێکی تەکسی سەر دەکەوێت دەبێت سەلامەت بێت زانیاری تەواوی ئەو شوفێرە لەسەر لە ناو سیارەکە دراوە و هەروەها ئەو کۆدەی لەسەرێتی و زانیاری تەواوی شوفێرەکە و هەروەها ئۆتۆمبیلەکە لە بەڕێبەراتەکانی گواستنەوە و هاتوچۆ و ئاسایشدا هەیە لۆ ئەوەی هەر گیرگرفتێک ڕوو بداتن دەتوانیت ئەو سەرنشینە پەیوەندی بە ئەو شوێنانە بکات بۆ ئەوەی لێپێچینەوە لەگەر ئەو شوفێرە بکرێت ئەوە یەک لە شتە گرنگەکانە ئەوی تر ئەوەیە کە ئەو کەسانێک کە بێ ئیشن بێکارن ئەوانەی کە دەرچوونە یان ئەوانەی کە کاریتکیان نییە یان ئێمە هەندێک کەسمان هەیە خاوەن دوکانە و هەروەها ئەبینی فەرمانبەرە و هەروەها لە هەمان کاتیشدا دەبینی شوفێری تەکسیە ئەوە وە دەکات کە ئەو فەرمانبەرە یانەوەتە ئەو کارمەندی وەزارەتی ناوخۆ یان وەزارەتی پێشمەرگە واز لە کاری شوفێرەکە بینیتن شوفێرەکە کار بۆ یەکێککە بدۆزێتەوە کە بێکارە لەو کاتی ئێستا. پرۆسەی لێدانی لەزگا لە تەکسی ناوەخۆ و دەرەوەی شار کەوانەی هاتوچۆ دەکەن پرۆسەکە تا 1.5 بەردەوام دەبێت وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێوە کردووە لە ڕابردوودا ئەوەی کە پێی وابوو پرۆسەکە دەوەستێ یان وەزارەتی گواستنەوە پاشگەز دەبێتەوە لە جێبەجێکردنی پرۆسەکە ئەمە دوورە لە ڕاستی وەزارەت دەڵێ ئاخر ینی کات مۆڵەت 1.5 داوا لە تەواوی شۆفێرانی تەکسی دەکات سەردانی شوێنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیدار بکەن بۆ ئەوەی تا ئەو کاتە لەزگەی تەکسی لێ بدرێ کە لە کۆتاژدا هەم قازانجی شۆفێری تەکسی و هەم قازانجی ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.